بەڕاستی مەسلەی ئەوەی کە بڵێن کاڵا گران بێ هیچ ئەسڵ و ئەساسیشی نییە و کاڵایەکی زۆر ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە و بەردەوام سنوورەکان کراوەیە بە شەو و بە ڕۆژ کاڵا داخلی هەرێمی کوردستان ئەبێت لەبەر ئەوە من لێرەوانێ دڵنیایی ئەدەم بە هاوڵاتیان کە هیچ بیر لەوە نەکەنەوە کەس 1 کیلۆ شت نەکڕێ کە بۆ ئەوەی کە بڵێ بازار پێێنەبێت لەبەر ئەوە کێشەی ئێوەمان نیە ئێمە وەکو یەشێتی هاودەوناتنکارانیان ئاگامان لە وەزعەکان هەیە کە ئەمڕۆ سنوورەکان کراوەیە بەردەوام کاڵا دێتە هەرێمی کوردستانەوە لەگەڵ ئەوە شاکاڵایکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە زیاد بە هیچ زۆرێ نەزیاد زیاکاوە نەشت کەمە بێ وەشت لە جاران زیاتر هەیە و زۆرتریش ئەبێت لەبەر ئەوە من لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەم کەس بیر لەوە نەکاتەوانێ پەلاماری شت کڕین باو ئەمانە بە هیچ جۆرێ پێویست ناکات. لە ڕاستیدا ئێمە ڕێگەی ترمان هەیە 2 مەتارمان هەیە 3 مەتاریش بە دووهۆکەوانەیە کە ئەمە بەردەوام کاڵا لە هەموو وڵاتانەوانێ داخلی هەرێمی کوردستانەکەن و بە بازرگانەکانی ئێمە ئیش لەسەرەکەن لەبەر ئەو زۆرۆفەی ئێستا فەرقی هەیە لەگەڵ ساڵەکانی 91 و 92 ئێستا ئێمە زیاتر کراوەتەوە بەڕووی دنیاوە دوای ئەوەش هیچ وڵاتێک ناچێت بەرژەوەندی خۆی بفەوتێنێ لەسەر هەندێشت چونکە ئەوان وەکو ئێران و وەکو تورکیا ئەوان بەرژەوەندیێکی تەواویان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە.